تایبەتی گۆرانی بازرگان پێشکەشە بۆ کاکە فەردینی خۆشەویست بۆ خۆشەویستی ژیانی مام شۆڕش پێشکەشیان بێت. هەروەها پێشکەشە بۆ تەک تەک و دانەدانی تۆمارگەکان و ستریۆکانی چوارپەرتەی کوردستان بۆ هەموو لە یەکسان. یەڵا بازرگانەکەی بێسەرمایە خۆم، بازرگانەکەی بێسەرمایە خۆم، ئەی ڕەنج بە بەدووە ڕەنج بەزایە خۆم، کارێ منە کردم لەگەڵ شلێرگە یوسف نەیکێشە ئەوساڵ لە زیندان، پێرۆ با بڕۆین بۆ پایە و بەردە ماچی دەمەکە دەوای سەدەردە چل خەم چل خەیاڵ چلیش قوڵ وەڵڵە لە باڵای بەرزە هەزار ماشەڵە لە باڵای بەرزە هەزار ماشەڵە. جارێکی تر بۆ وێنەگەری کاگە لوقمان لە ناهید فیلم بۆ کاگە لوقمانی کەرێمی فەرد پێشکەش بۆ ئادڵ کامرانی خۆشەویست و هەرچی باوەجانیە. یادتان بەخێر دوور لە وڵاتان یا مەکەم و داوەر بەتای مەلاتان، ئەگەر وەکو مەل دوو باڵم هەبووە لە نێو دنیادا دەمگیرات و چووە، باڵ مەگرتەوە وێنەی باڵداران سەرمەدا لە لار دڵدار وەو جاری جاران، وەزگا دەمزانی لە کام قەفاسی دەکەم بێوەفا تو ئەم نەفاسی دەکەم بێوەفا تو ئەم نەفاسی. ئەو گۆرانیشە بۆ کاگە خەلیل و تۆمارگای سەیران. ئەی هەواڵ بێرنێ لە لای یارەوە بۆ منی جگەرم کارە پارەوە، خاڵ ناو سینەکەت نەدەی بارزان نەیدەی بە کاسێ و قەدری خاڵ نەزان نەیدەی بە کاسێ و قەدری خاڵ نەزان، هەروەی تەتوتی بەدەن بێ پێشە هەروەی تەتوتی بەدەن بێ پێشە، نازدار عاشقتم جەورم بکێشە نازدار عاشقتم جەورم بکێشە. دایک و باوکەکە کۆڵەی بزمارسە خوانەیان خابەر شوفای پایغەمەر، دایک و باوکەکەت بسزنمەوە نەف کێدیە لەولاو ئاشقدارێ چەف، دایک و باوکەکەت بسزنمەوە قیر کێدیە لەولاو ئاشقدارێ پیر، خوا قبوڵ نەکەی تالی لەی دایکی وانەیەش دەسمەوە بگەی بە مەمکی وانەیەش دەسمەوە بگەی بە مەمکی، هەروەی تەتوتی بەدەن بێ پێشە کەیوان عاشقتە و جەوری بکێشە کەیوان عاشقتە و جەوری بکێشە.